بەڕێز دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکار بۆ کاروباری سیاسی و دیبلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە زۆر بەخێر بێ دکتۆر. زۆر سپاس بۆ بەڕێستان. هەرێمی کوردستان ساڵانە وەکو کارکتێرێکی نادەوڵەتی بەشداری کۆڕبەندە جیهانی و گرنگەکان دەکات. داڤۆس نمونەیەک لەم کۆڕبەندانەیە. ڕۆڵی هەرێمی کوردستان و پێگەی لە ئاستی نێودوڵەتیدا و بەشداریکردن لەم کۆڕبەندانە چۆن دەبینی؟ هەرێمی کوردستان خاوەندیدگایەکی تایبەتی خۆی هەیە لە بواری ئابووری و سیاسی کە هاوبەشی لەگەڵ جیهانە و لە هەمان کاتە بەدەستهێنانی متمانە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە یەکێکە لە بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشداریکردنی هەرێمی کوردستان لە ڕێگەی جەنابی سەرۆکی حکوومەتەوە لەگەڵ شاندێکە کە نزیکەی 20 گەورە سەرمایەدار و بزنسمان لەگەڵ خۆی دەبات ئەمە خۆی لە خۆیان گرنگیەکی تەواوی هەیە. بێجگەلەوە ئەمە یەکەم جار نییە کە هەرێمی کوردستان بەشداری دەکات. من پێم خۆش نییە وشەی نادەوڵەتی بەکار بهێنرێت بۆ قوارەیەکی دەستوری کە لە چوارچێوەی عێراقێکی فدراڵە بوونی هەیە. هەرێمی کوردستان ئێستا وەکو کاراکتەرێکی دەوڵەتی کار دەکات لە چوارچێوەی ئەو عێراقی فدراڵەیە و هەموو پەیوەندەکانشی پەیوەندی شەرعین لەگەڵ جیهانی دەرەوە. ئەوەی کە پەیوەست بێ بە بابەتە ئابوووریەکەی ئێمە دەبینین کە هەرێمی کوردستان کە لە ساڵی ڕابردووە چی کردووە تا ئێستا دەتوانێت با بڵێن دەرەنجامی ئەو چالاکیانەی ئەو کارانەی کە ئەنجامی داوە لە هەرێمی کوردستانە کە دەستکەوتی زۆر گەورە بوونە لەوێ عەرزی بکە نمایشی بکە بۆ ئەوەی کە وڵاتان لەسەر ئەساسی ئەوەی کە تۆ پەیوەندیان لەگەڵا دروست دەکەی لە چ دوولایەنە بێت چ فرەلایەنە بێت لەسەر ئەساسی ئەوەیە کە تۆ چ هەنگاوێکت ناوە بەرەو ئابووری بەردەوام با بڵێن چه هەنگاوێکت ناوە لە ڕووی تەکنۆلۆژیاوە چه هەنگاوێکت ناوە لە ڕووی بەهێزکردنی ژێرخان. کوردستان چۆن هەنگاوی گرنگی ناوە لەم بوارانەدا بە لەبەرچاوگرتنی بەشداری کارایی لە کۆڕبەندەکانی پێشووتر ئایا بەشداری شاندێکی گەورە لەگەڵ سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان لەوە بەرهێنەران و بزنسمانان و بازرگانان کاریگەری لەسەر ئەم پێشکەوتنە هەبووە کە لە هەرێمی کوردستان دەبینین هێنانی و بەرهێنەری بیانی وە کۆمەڵێک پرسی دیکەی گرنگی ئابووری؟ بەدڵنیاییەوە ئەگەر بەراورد بکرێ لەگەڵ ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان لە ساڵی با بڵێن لە ماوەی ئەو ساڵی کە 25 بۆ 26 هەنگاوی زۆر گەورەی لە هەرێمی کوردستان ناوە بە دیجیتالکردنی با بڵێن تەواوی کەرتەکانی حکوومەت کارکردن بۆ ئەوەی کە کارەبای 24 ساعتی دەستە بەرکراوە کارکردن بۆ ئەوەی کە ژێرخانێکی تۆکمەتر هەبووە ئەمانە هەمووی گرنگی خۆی هەیە و ڕنگدانەوەی هەیە لە ناو چوارچێوەی ئابووری و بەدڵنیایی و ئەمەش وا دەکات کە وەبەرهێنەی بیانی با بڵێن زیاتر متمانەی بە هەرێمی کوردستان هەبێ و دروستکردنی متمانە لەگەڵ جیهانی دەرەوە یەکێکە لەو ئەرکانەی کە لە کۆڕبەندی داڤوس تاوتوێ دەکرێت. ئەم متمانەیە چۆن دروست بۆ دکتۆر؟ ئەو متمانەیە لە ڕێگەی ئەو سەقامگیریە دروست بۆ کە لە هەرێمی کوردستانە بە بەردەوامی تەواو جودی هەیە ئەگەر بەراورد بکرێت با بڵێن لەگەڵ ناوچەکەی ئێوە خۆتان دەزانن شڵەژانێکی جیۆپۆلیتیکی لە تەواوی ئەوروپا لە با بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بوونی هەیە بەڵام هەرێمی کوردستان وەکو کەنارێکی ئارام لەو چوارچێوەیە تەواجودی هەیە و جیهانی دەرەوە ئەمە دەخوێنێتەوە ئابووری ناسان ئەمە دەخوێننەوە. ئەم کۆڕبەندە حزوری جەنابی سەرۆکی حکوومەت لەوێ گرنگیەکەی لەوەیە کە بەدەر لەوەی کە ئەم بابەتانە پێشکەشەکە لە ڕێگەی کوردیش هاوسە و ماڵی کوردستان کە لەوێ هەیە کە دەتوانێت با بڵێن لایەنانی ترت بانکی هێشت بکات پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی کەنداوە لەگەڵ گەورە بەرپرسانی جیهانە بەدەر لەوە لەم کۆڕبەندە ئێوە دەزانن کە گەورە سەرمایەداران تەواجودیان هەیە نخبەی سیاسی تەواجودی هەیە نخبەی ڕۆشنبیری تەواجودی هەیە بێجگە لەوەش گەورە کۆمپانیەکانی بواری تەکنۆلۆژیا لەوێ حزوریان هەیە ئەمە هەمووی دەرفەتە بۆ هەرێمی کوردستان کە بتوانێت شارەزایەکانی خۆی بگوازێتەوە بۆ دەرەوە لە شارەزایی ئەوان سوودمەند بێ بۆەوەی کە پردێکی پەیوەندی بەهێزتر لە بواری ئابووری و بازرگانی دروست بێ لە نێوان هەرێمی کوردستان و جیهانی. باشە دکتۆر جگەلەوەی کە کۆڕبەندەکە ئابووریە لایەنی سیاسی زۆر گرنگ لە خۆی دەگرێت گەورە سەرکردەکانی وڵاتانیش لەم کۆڕبەندە بەشدارن بێگومان پەراوێزی کۆڕبەندەکەش گرنگە ئەو کۆبوونەوانەی کە ئەنجام دەدرێت هەرێمی کوردستان چۆن دەتوانێت ئەو دەرفەتانە بقۆزێتەوە لەباری سیاسیەکەی بەتایبەتی کە ئاڵۆزێکی زۆر هەیە چۆن توانوێتی تا ئێستا ئەو هاوسەنگیە سیاسی ڕابگرێت و پێگەی خۆی لەم ئاستە نێودوڵەتیەدا بەهێز بکات؟ ئەو هاوسەنگیە دەگەڕێتەوە بۆ سیاسەتە حەکیمانەی کە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێەوە چەندین ساڵە مکوڕە لەسەر ئەو سیاسەتەی کە کرانەوەیەکی هەیە بۆ جیهانی دەرەوە هاوبەشەکان دەپارێزێ و لە هەمان کاتە کار دەکات بۆ ئەوەی سەقامگیری زیاتر لە ناوچەکەیە هەبێ پەیوەندەکانی لەگەڵ وڵاتانی دراوسیا بەهێز دەکات و لە هەمان کاتە لەگەڵ جیهانی دەرەوە بەکراوەیی کاری کردووە ئەمە هەمووی وای لێ دەکات کە متمانەی لایەنانی دەرەوە
بە هەرێمی کوردستان زیاتر بکات ئەمە لەلایەکی ترشەوە ئەگەر تۆ تەماشای ئەم کۆڕبەندە بکەی جەنابتان ئەگەر تەماشای بکەن دەبینن کە ئەم کۆڕبەندە زیاتر لە 64 سەرکردە و سەرۆکی حکوومەت لەوێ تەواجودی هەیە لە نێوان با بڵێن جی حوت شەش جی لەوێ بەشداری هەیە ئەمانە هەمووی سەنگن هێزن و لە هەمان کاتشە کەسایەتیکە وەکو دۆناڵد ترامپ کە لەگەڵ شاندێکی زۆر گەورە سەردانی ئەوێ دەکە ئەمە خۆی بۆ دەرفەتێکە بۆ هەرێمی کوردستانش بتوانێت لە نزیکەوە با بڵێن مامەڵە لەگەڵ ئەو دۆسیە جیهانیانە بکە خۆتان دەزانن لە ڕاستیە لە تەواوی جیهانە گرژی و ئاڵۆزی هەیە ئەمریکا لە ناو چەندین مەلەفی گەورە تەواجودی هەیە چ جەنگی رووسیا ئۆکرانیا بێت چ با بڵێن غەزە بێت چ گرژیەکان لەگەڵ ئێران بێ لەگەڵ ڤێنزوێلا بێ وە کۆمەڵێک بابەتی ترمانە هەمووی لەوێ تاوتێ دەکرێت و هەرێمی کوردستان ئەتوانێت بە حکمی ئەو سیاسەتەی کە پەیڕەو دەکرێت لە ناوچەکە و لە هەرێمی کوردستانە ڕۆڵ بجێڕێ ڕۆڵەکەشی ئەوەیە کە چۆن بتوانین ئێمە پشکدار بین لەو هاوبەشیانەی کە هەیە چۆن هەماهنگەکانمان بەهێزتر بکەین و چۆن بتوانین پەرەپێدانی ئابووریەکی بەردەواممان هەبێت بۆ ئەوەی کە سەقامگیریەک بۆ ناوچەکە بگەڕێتەوە ئەمانە بە هاوبەشی دەکرێت لەگەڵ ئەو لایەنانەی کە ویستیان هەیە کە خاڵی هاوبەش لەگەڵ هەرێمی کوردستان دەدۆزنەوە هاوبەشێکی متمانە پێکراوی کۆمەڵگەی نێودوڵەتی و لایەنەکانی دیکە بە دڵنیایەوە تا ئەم ساتە وەختە ئەوەی نمایش کردووە و خۆتان دەزانن هەرێمی کوردستان لە بەرەنگاربوونەوەی تێرۆر ڕۆلی زۆر کارەی جێڕاوە و پشکدار بووە لەگەڵ زیاتر لە 67 دەوڵەت کە هاوپەیمان بوونە لەگەڵ هەرێمی کوردستانە لەو مەلەفی تریش زۆر هەیە کە هەرێمی کوردستان لە بواری ئابووری لە بواری تەکنۆلۆژیش لە ڕاستیە ئێوە خۆتان دەزانن کە ئەمڕۆ زیرەکی دەستکرد یەکێکە لەو بابەتانەی کە لەوێ تاوتوێ دەکرێت بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان بەرەو بە دیجیتالکردنی فۆرم و شێوەکانی ستراکچەری حکوومەت ئەتوانێت زۆر سوودمەند بێت لە ئەو بەرهەمانی کە ئێستا لەسەر ئاستی تەکنۆلۆژیایە با بڵێن لە لووتکەن و لە هەمان کاتە ئەوانە متورپە بکە لەگەڵ سیستەمی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئەمەش بە سوودی گەلی کوردستان دەگەڕێتەوە دوجار بەڵێ باشە دکتۆر لە ماوەی ساڵانی ڕابردوودا بینین کە لەگەڵ ئاڵۆزیانی کە بەردەوامە لە دەستپێکی شەڕی ئۆکرانیا و رووسیا و غەزە تا ئەمەی کە لەم دوایانە لە نێوان ئێران و ڤێنزوێلا و گرینلەند و کۆمەڵێک پرسی دیکە لە سووریا هاتۆتە ئەرەوە بەڵام ترافیکی دیبلۆماسی لە هەرێمی کوردستان نەوەستاوە سەرکردەی وڵاتانی جیهان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن هەر دوو ڕۆژی ڕابردوو نوێنەری سەرۆکی ئەمریکا لە هەولێر لەگەڵ سەرۆک بارزانی کۆبوونەوەیەکی لووتکەی ئەنجامدا ئەمە تا چەندە بۆ هەرێمی کوردستان گرنگە کە توانیوێتی ئەم دەواازە گەورە دیبلۆماسیە بەڕووی وڵاتانی دیکەدا بکاتەوە لە داهاتوودا چۆن دەتوانێت کاریگەری لەسەر ڕۆڵی سیاسی هەرێمی کوردستان لە پرس و هاوکێشەکاندا هەبێت گرەوکردنی هەرێمی کوردستان لەسەر فەلسەفە و سیاسەتی جەنابی سەرۆک کە ئەوەیە کە ئێمە لە ڕێگەی دیالۆگەوە کارەکانمان لەگەڵ وڵاتانە ئەنجام بدەین لە ڕێگەی سیاسەتێکی نەرم ئەفسارەوە کارەکانمان لەگەڵ وڵاتانی جیهان ئەنجام بدەین متمانەی وڵاتانی جیهان بەدەست بهێنی سەقامگیری یەکێک بێ لە بابەتەکەمان ئاشتەوایی و ئاشتی یەکێک بێ لە بابەتەکانی پێکەوە ژیانی ئاشتیانە لە نێوان پێکهاتەکان یەکێک بێ لە بابەتەکانی ئەمانە هەمووی بەرهەمی خۆی هەبووە کە وای لێ کردووە جیهانی دەرەوە متمانەی بە جەنابی سەرۆک هەبێ و ئەمەش وای لێ کردووە کە نێردەی تایبەتی سەرۆک دۆناڵد ترامپ بێت لە هەولێری پایتەخت لەگەڵ جەنابی سەرۆک و ئەو لایەنانەی کە با بڵێن گرژی و ئاڵۆزیان هەیە لە سووریا کۆبێتەوە بۆ ئەوەی کە ڕۆڵی جەنابی سەرۆک لێرە بەرجەستە بێ بۆ ئەوەی کە بتوانێت پشکدار بێت لەوەی کە هێورکردنەوەی دۆخەکە لە ناوچەکە و لەمان کاتە بەردەوامبوونی ئاشتی لە ناوچەکە ئەمانە هەمووی گرنگی خۆی هەیە و حکوومەتی هەرێمی کوردستانش بە تایبەتی ڕۆڵی جێڕاوە لەوەی کە سەقامگیری ناوخۆی هەرێمی کوردستانی پاراستووە پەیوەندەکانی لەگەڵ بەغدای لە ڕێگەی دیالۆگە ئەنجامداوە یەکێک لە دروشمەکانی با بڵێن داووسش ئەوەیە کە ڕۆحی دیالۆگ ئەبێ دووبارە زیندوو بێتەوە لە بری گرژیەکان ئەگەر گەڕێنەوە سەر پێگە ئابوووریەکەی هەرێمی کوردستان بەڕێزت و تارێکیشت نووسی و ئاماژەت بەوە کردووە کە هەرێمی کوردستان دەتوانێت لەم دەرفەتە بۆ بەهێزکردنی بەستنەوەی پەیوەندی ئابووری ناوخۆی بە بازاڕە جیهانیەکان کەڵکوور بدرێت ئەمە چەندە بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە هەوڵی ئەوەی داوە کە داهاتی فرەتچەشن بکات ئەوەندەی کە پشتی بە با بڵێن بە فرۆشتنی نەوت بەستووە پشت بە بواری کشت و کاڵی بواری گەشتیاری بدات چکە هەرێمی کوردستان بەڕاستی لەو بوارانەشە زۆر دەوڵەمەندە و دەکرێت لە ڕووی پیشەسازیەوە هەرێمی کوردستان هەنگاوی باشی ناوە دەتوانێت ئەمانە هەمووی ببن بە کەرەستەیەکی زۆر باش بۆ ئەوەی کە
سەرمایه‌دارانی کە لەگەڵ شاندی هەرێمی کوردستان سەردانی دابۆسیان کردووە لەوێ تاوتوێ ئەم بابەتانە بکەن قەناعەت بە لایەنانی بەرامبەر بهێنن بۆ ئەوەی کە وەکو چۆنەڵێ پردێکی پەیوەندی ئابووری بازرگانی زۆر بەهێز لەگەڵ هەرێمی کوردستانە دروست بێ و ئەو کەرتانەی کە ئێمە باسمان کرد وەکو گەشتیاری وەکو کشت و کاڵی زیاتر پەرەی پێ بدرێ و ئەمەش دەبێتە مایی با بڵێن گرنگیدان بە سەبەتەی خۆراک چ بۆ ناوچەکە بێت چ بۆ دەرەوەی هەرێمی کوردستانش بێت و ئەمەش طبعا لەلایەن جیهانی دەرەوە بە گرنگیەوە تەماشا دەکرێت. زۆر سپاس دەکەم دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری کاروباری سیاسی و دیپلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر بەڕێزن، زۆر سپاس بۆ ئێوەش.